خۆشەویستانی کورساتنی و سڵاوتان لێبێ لەگەڵا و کارانم بێکەوە پانۆڕامایەم شەوتان پێشکەشەکەین. دووبارە جەژنی قوربان لە هەموو لایەکتان پیرۆز بێ و خوای گەورە هەموو لایەک ساغ و سەلامەت کات و ڕۆژانی جەژن بە خۆشی و دڵخۆشی بەڕێ بکەن و ڕۆژانێکی پڕ ئاشتەوایی کۆمەڵاتی و پڕخێر و خێرات و پڕ یەکتری وەبیرهێنانەوە و یەکتری لە بیرهێنانەوە بێ لەبەرەوەی ساڵانێکی زۆرە کۆمەڵگای کوردی بەناو ئەو دۆخە تێئەپەڕێ بەڵام کولتور و عاداتە جوانەکانی کە سەرچاوەکەی لە ئاینی پیرۆزی ئیسلامە وەرگرتووە قەتێکی نەداوە و ئەمە شوای کردو ببێتە کۆڵەکە و پایەکی بەهێز یەکێک لەوانە مەسەلەی پەیوەندی کۆمەڵاتەکانە یەکێک لەوانە خێر و خێراتە یەکێک لەوانە مەسەلەی ئەوەیە کە کەسێک کە کەسێکی زویر کردووە کەسێک کە دڵی کەسێکی هێشاندووە بتوانێت ئاشتی کاتەوە. ئێمە نەمانەوە لە ناو جەژندا بەرنامەیە بکەین بەرنمەیەکی ڕەکیک بیان بەرنمەیەکی وەهابێ کە دیسان باسی بابەتە وشک و سیاسەکان و شرۆڤە سیاسەکان بکەین. بە سپاسێکی زۆرەوە گفتوگۆی ئەم شەومان لەگەڵ بەڕێز حاجی کاروان شارەزای ئاینی و کەسایەتی خێرخوازی دیاریێرەمی کوردستانە بێ. لەگەڵ بەڕێزیان باسی خێر و خێراتەکەین ئەوە ئەم باسی پەیوەندی کۆمەڵاتیەکانەکەین. بەڕێز کاک حاجی کاروان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ. کا حاجی سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ ئەم دەرفەتە. من سەرەتامێ پرسیاری ئەوە بکەم ینی پرسیارەکەم ڕەنگە زۆر تەقلیدی و مەتاتی بێ بەڵام لای تۆ جەژنی قوربان چیت بەبیرهێنێتەوە چیت لا دروستەکە کاتێک گوێمان لە لەبەیک اللهم لەبەیکە بێ هەموو جارێ کەش تەقبک و عەرەبەڵێت تەقسێک لای تۆ دروستەکە. سلام علیکم کاکزانە سپاس بۆ جەنابتان و ڕێز و سڵاو بۆ هەموو خۆشەویستانم کە ئەمان بینێن و ڕێز و سڵاوم بۆ کورتسات و جەژنتان پیرۆز بێ یاخوا و جەژنەتان هەمووی هەر بەخۆشی بەرنەسەر ببێتە خێر و بەرەکەت ئینشاء الله هەرچی ناخۆشی و ناڕەحەتی هەیە لە ناو دڵەکان و لە ناو ماڵەکان و لە ناو وڵاتمان نەمێنێ هەرموو کاتێ هەموو لایەک بەختەوەر بن یا ڕەبی. وڵی کاکزانە گیان تاان ئەو شیعاری کە جەنابەت باست کرد ئەو دروشمەی کە لە ڕەمەزان لە قوربانە هەیە لە کاتی ترانیە ئەو لەبەیک اللهم لەبەیکەی کە حاجیان ئەڵێن باوڕکەن ئەگەر بە فەهمێکی جوان بە ئاسانی و بە سادەی و ساکاری بەس لە شیعاری لەبەیک اللهم لەبەیک تێ بگەین باوڕ بکەن نە کەسمان کەس ئەزیەتە دەین نە کەسمان لەگەڵ یەکا غەشەکەین نە کەسمان ڕقمان لە کەسە بێ نە کەس ماڵی کەس ئەخوا نەکەس غەدر لە کەسەکە نەکەس یعنی ئازیەتی یەکتری ئەدا کەس وەک بڵێ ئەم خەڵکە ئاسوودە و ئارامە بێ لە تەنها ئەو شیعارە تەطبیقکە هەموو ئەو ئەمرانەی خوا لە قازانجی ئینسانە هاتووە کە کاتێک تۆ ئەمرێک لە ئەمرەکانی خوا جێبەجێکەی چه ئەمری عیبادەتی شعائری بێ بینی خۆت و خواوەکو نوێژ و ڕۆژ و قوربانی ئەو بابەتانە چه عیبادەتە ئەخلاقیەکان بێ. ئەوجا ئێمە زۆر بەمان تا حدێک لە عیباداتە شعائریەکان باشین نوێژەکەین بە ڕۆژ و ئەبین ئەوە ئەبینەوە خەڵکە ئەچێ بۆ حەجات تا حدێک گرفتمان لە عیباداتە سلوکیاتە ئەخلاقیاتە هەڵسوکەوتەکەی لەگەڵ یەکایە. یعنی وا ئەزانین ئەمەیان عیبادەت نییە لە کاتێکە قورئان ئەگەر بیکەیتە 4 بەشەوە 3 بەشی باسی ئەخلاقیات و هەڵسوکەوت و تعامل و معاملة. مثلا أو آياتي كأفرمي الذين يوفون بعهد الله ولا ينقضون الميثاق دعاء وشي فرمي والذين يصلون ما أمر الله به أن يوصل ويخشون ربهم ويخافون سوء الحساب. أفرمي أواني كعهد بيمان جيبجي أكن بين خوان وخوا وأواني سيلي رحم جيبجي أكن لقل خلقه يعني خوا بيني خوي وبيني خلقي وكو يكسيركات کەواتە لێرە ئەو لەبەیک اللهم لەبەیکە جەنابەت باست کرد ئەگەر من خوای گەورە ئەمری پێم کردو بە غەیبەت نەکردن بە ماڵ نەخواردنی خەڵک بە ناحەق بە غەدر نەکردن تەنانەت نابێ حەسوودی بە تۆ بنم یعنی حەسوودیەکە جایز نییە بۆ نمونونەکە لە ناخیشمەوە دەرنەچێتە دەرەوە. یعنی ئەمە نیشانەی چییە؟ ئەگەر ئێمە ئیستیجابەی خوا بکەین ئەو کاتە چۆن جوابی خوامان داوەتەوە کە ئەچین بۆ حەج و نوێژ ئەەکەین لە شتەکانی ترشا بڵین لەبەیک لە کوردەواری بە معناکەی یعنی خوایە تۆ چیت ئەوێ بەسەر چاو یعنی من دەست دەسەر سینگم بۆ جێبەجێکردنی فەرمانەکانت ئەو کاتە هەمومان بەڕاستی مسالیمە بین جگە لەوەش بمبۆرە ئەگەر وڵامەکە تۆ زیاد دەکەم ینی ئەو لەبەیکەکە ئەگەر ببینە ینی حاجەکان لە جیلی سپی ئەکەنە بەریان کارزانە ئەو جلە سپیە نیشانەی ئاشتیە نیشانەی پاچیە نیشانەی جوانیە
جلی سپی تعبیرە ینی ڕەنگی سپی تعبیرە لەوەی کە ئەم ئینسانە ئەبێ پاک و بێگەرد بێ ئەبێ سادە بێ لە بەرامبەر خەڵکەکەی دەوروبەریە نە لە دڵا ڕق هەڵگرێ و بغز هەڵگرێ لە بەرامبەر کەس و کار و دەوروبەر و حتا تەنانەت من بە ژیانی خۆم کە ئیسوادەم کردووە لەم بابەتە بەرامبەر دوژمنەکەشم ڕقە هەڵناگرم. یعنی ئازانم ڕقینەوە بەس ڕق بەرامبەری هەڵناگرم چکە دڵی من ناکەمە دەخیلە و سنووقێک بۆ ڕق هەڵگرتن. بۆیە یعنیە ئەو شیعارە ئەوە علاماتێکە ئەو جلە سپیە جوانەی حاجیان ئەوەیە کە تۆ ئەبێ خەڵک لە دەست و لە زمانت و لە دەسەڵاتت ئەمین بن سەلامت بن کە ئەمە جوانترین شیعارە یعنی تۆ نەبە زمانت نەبە دەسەڵاتت خەڵک ئەزیەت نەدەی تەسەور کە کاکزانە ئەگەر هەموو ساڵێک ئەوەندە حاجیە لەم حەجە بێتەوە لای کەم 2 ملیۆن حاجی بڵاو بنەوە لە عالەمی ئیسلامیە بۆ نمونە لای خۆمان لە سەتا بەلای کەمەوە هەشتا بۆ نەوەتی یان دایکە یا باوکە ڕۆیشتووە ئەگەر هەموو دایک و باوکێک وا بێنەوە بە پەروەردەیەکی جوان مناڵەکانیان فێری ئەم فەهمە جوانە بکەن نەماڵی کەس بخۆی نەڕقل لە کەس بێ وەسیلە ڕەحم جێبەجێ بکەی لەم حەجەوە فێری ئەم شتە جوانەبی ئەم ئەخلاقیاتە جوانە باوەڕ بکەن ئەم کۆمەلگای ئیسلامی لە شەرقەوە تا غەرب و لە ئەوروپا و مشکلێکی نابێت باوەڕکەن ئەو کاتە بین هیچ مشکلەی نامێنێ ئەجەبەڕاستی شیعارەکان ئەبیستین ئەبینین بەڵام جا لەسەر دروشمەکان مەسەلەن زۆر جار لە بۆنە ئاینیەکان مەسەلەن لە جژنی ڕەمەزانی پیرۆزدا لە ڕەمەزانە مەسەلەن ئێستا لە جژنی قوربانی لە جژنی قوربان داین مەسەلەن زۆر قسە و باسەکری ئەڵین جەژنە بۆ جەژنە مەسەلەن ئەو چۆن وا بکەین دروشمەکان کردداری بن ئەگەر کردداری بن لانی کەم ئێمە مەسەلەن زۆر جار ئەوترێ ئەڵێن جیلی نەوەی ئاڵتونی بۆ ئەڵێن جاران خۆشتر بوو ئەڵێن پارە وەک پێویست نەبوو ئەو سارە و تەکنەلۆژیا و شتەوەک پێویست نەبوو بەڵام ژیان خۆشتر بوو چکە ڕەنگە هەندێک کولتور و عادەت و تەقالیدی تێکەڵ بە ئاینی پیرۆزی ئیسلامیان سەرچاوە گرتو لە ئاینی پیرۆزی ئیسلام جێبەجێ ئەکرا ناو کۆمەڵی کوردی کەس دڵی ینی گەل لە یەک هێشا بە دوو دراوسێ ئەچوون حاجی محەممەدیان نەبردەوە ماڵی حاجی عەبدوڵڵا و باوەشیان بێکا کردو کورە بۆی ئێوارەکە داوەتێکە کرا و مەسەلەن چۆن دروشمەکان بکرێنە کردداری لەو بۆنە ئاینیانەدا بەڕێز کاک حاجی کاروان ئینێکی جوانە دووروژان کاکزانە کە بۆ بوترێ جەژن جارێ چەند فەلسەفەیەکی زۆر جوانی هەیە یەک جەژن ینی تۆ مناڵێک کارتێک وەرەگرێ یعنی جژنێکی کاتیە لەو ماڵە چەند دڵخۆشن تەڵەبەیەک دەرەجەیەکی بەرزەهێنێ لە شوێنێک وەرگیراوە دڵی خۆشە یعنی ئەوە جژن تعبیرە لە دەربڕینی شادی و خۆشی یەکێکیان نیشانەی ئەوەی لە ڕەمەزانە کە تۆ لە مانجێکی ڕێکا سەرکەوتی بەسەر نەفس و ئارەزوو دەروون و ئەم بابەتانە ئیستیجابەی ئەمری خوا گەورەترین سەرکەوتنە لە ژیانە چکە کە تۆ جوابی خوادایەوە لە فەرمانەکانی تۆ کەسێکی سەرکەوتووی چکەوە العەسری ئین الئینسانە لەفی خسر هەموو ئینسانێک زەرمەندە ئەگەر بە قسەی خوانەکە کە تۆ ئیلا الذین آمنوا وعملوا الصالحات یعنی ئێستا لە ڕەمەزان وایە ئەی لە جژنی قوربان لە جژنی قوربانیش هەمان شتە لە ڕۆژی عەرەفەیە و لەم دەڕۆژەیە خوای گەورە لە گوناحەکان خۆشە بێ دوعاکانت قبول ئەکات کە ئەمە گەورەترین سەرکەوتنە کە ئینسان دڵی تیا خۆش بێ لەبەر ئەمە یەکسەر دوای ئەم جژنی قوربانە یعنی لە دوای ئەم ڕۆژانە جژنی قوربان دێ یعنی ئەتوانم بڵێم جژنی قوربان ڕەبتە بە دووشتەوە یەکێکیان کە بە شەریعەت ئیتر نابێ بۆ غەیری خوا قوربانی بدە چونکە تۆ بۆ هەر لە پێناوی خوا کرد هەموو شتەکانی تر ئیسراحەتەکە دووەمینیان لە ڕۆژی عەرەفەیە خوای ڕەب العالەمین هیچ ڕۆژێک بەقەد ڕۆژی عەرەفە لە عەبدەکانی خۆش نابێ و هیچ ڕۆژێک بەقەد ڕۆژی عەرەفە دوعا قبوڵی نییە یعنی لە ڕۆژی عەرەفە لە هەموو ڕۆژەکان دوعا زیاتر قبوڵە بۆیە ئەمە دوو سەرکەوتنی زۆر گەورەیە خوای گەورە ئەمە ئەکە بە موناسەبەیەک وەکو بەخششێک وەکو دڵخۆشیەک و دڵنەواییەک بۆ ئەو خەڵکەی کە لەم چەند ڕۆژەیە عیبادەت ئەکەن و قوربانی ئەکەن و لە ڕۆژی عەرەفەیە دوعاکانیان قبوڵە بێ نقطەیەکی تر هەر لە مەسەلەی ئەم دوو جەژنە بۆتە واجب و ئەبێ بمێنێت تا قیامەت ئەمەیە کە خوای ڕەب العالەمین ئێمەمانان باشە ناسی عەبدەکانی کە سار دەبینەوە لە سلێ ڕەحم پشت لە یەکەکەین لە یەک عاجزە بین یعنی چۆن ئەڵێ دڵمان ناسکە بەرامبەر یەکتری ئەگە تۆ نەی بۆلام منیش نایەم بۆیە بزانە لە ڕۆژی عەرەفەیە کاکزانە ئەم نقطەیە زۆر مهمە خوای گەورە یعنی تەمان لە شەوی لەیلەتول قەدر بەس مەلائیکەتەکان دابەزن تەنەزەل المەلائیکەت والروح فیها بەڵام لە ڕۆژی عەرەفەیە ڕەب العالەمین کە خۆی چۆن ئەزانێت شێوازی دابەزین و بە چۆن دابەزێت بەسە فەرمی خوا جل جلال و ڕەحماتی دا ئەبەزێت لە ڕۆژی عەرەفەیە لە هەموو عەبدەکانی خۆشە بێ ئیلا لە دوو کەس نەبێ
باشە یەکێکیان کە مشریکە تۆبەنەکە دووەمینیان ئەوەی قاطع الصل الرحم يعني ئەوەی کە المشاحن مشریک و مشاحین یعنی من و تۆ براین برادرین لەگەڵ یەک قسە ناکەین لەو دوانە خۆش نابێت تەسەوورکە ئەوەندە قورسە کە لە هەموو عەبدێک خۆشە بێ دەم دوانە بۆی پێمان بڵێ مەسلەی پێکەوە ژیان و پێکەوە بوون و سەردانی یەکتریکردن کە ئەسلی ژیانە چونکە ژیان ئەگەر سەردانی تیانە بێ کاک زاناگیان ئەگەر خزمەکان خزمایەتی تیانە بێ خۆشەویستێتی نەمێنێ بەدەمەوە یەکچوون نەمێنێ وەڵی ژیان هیچ معنایەکی نامێنێ هیچ فەلسەفەی تیانێ ئینسان ئەو کاتە ڕوحی ئەنانیەتی بۆ دروستە بێ بۆیە ئەمە معناکەیەتی وەجەژن بە دوایەوەی دێ بەڵێ ئەفۆم کەی بمبووری بۆ هۆی کە ئیشەکە دوایە زۆر لە ناو خەڵکیت و ڕەنگە خەڵک پرس و ڕاز زۆر پێ بکە و مەسەلەن تەلەفۆنات و شتە بۆ دێت سیلەی ڕەحم لە ئێستا چۆنە مەسەلەن خەڵک کوڕ لەگەڵ باوکە کچ لەگەڵ باوک و دایکە مەسەلەن کوڕ لەگەڵ باوک و دایکە ئیتر خوشک و براتە ئەخیری و بازنە کۆمەڵایەتیە و زنجیرە کۆمەڵاتی کە هەیە لە ئێستا چۆنە بە تایبەتی کە پارە خەریکە کەڤەری هەموو شتێکەکە کاک زانە ئێستا بۆ جەنابێت وەکو پێشکەشکارێکی ئەم بەرنمەیە یا من ئەو حاڵەتەمان تیای ئێستا حالیان بۆ لەبەرەوەی ئەو کەلتورە لە ڕووی دینەوە لە ڕووی بەها جوانەکان و کەلتوری کوردەواری خۆمان لە باوکمان و بۆمان ماوەتەوە یان لە دایکمان وایە یعنی جیلی پێش ئێمە بمورە جیرێکی پێش ئێمە و پێشی پێشتریش ئەوان حیفازیان لەسەر ئەم کەلتورە جوانە کردووە جاران بەبێ تەلەفۆن بەبێ مەوعید ئەچیتە ماڵ ئامۆزات ئەچیتە ماڵ خاڵۆزات ئەچیتە ماڵ خزمێکت شارێکت ئەبڕی هەر ناتەزان نەتەوت دێم لە کەرکووک و ئێمە چوینە سلێمانی نامانەوت دێین چونکە نەبوو ئەڕۆیشتین ئەو جایانزانی هاتین ئەوەندە خۆش بوو ئێستاکە یعنی خەتاکە بەشێکی لە من و تۆیە لە ئێمەمانانە کە ئێستاکە باوکی ئێستین دایکی ئێستین دایک و باوکی ئەم زەمەنە وەکو دایک و باوکی پێشی ئێمە نین باو باپیرانمان نین بۆ کەواتە من ئێستا نابێت جیرێک ئەفەوتێنم دوای من دێ من وام کرد ئەم مناڵەی من ئامۆزاکەی خۆی و خاڵۆزاکەی خۆی و پورزاکەی خۆی نەناسێ سەردانی نەکا من لەوەرەوەی سەردانی ئامۆزاکەی خۆم نەکردووە براکەی خۆم نەکردووە یان خێزانەکانمان لەگەڵ یەکادا بچراوە مناڵەکانمان بوونە قوربانی چی قوربانی ئیهمالی ئێمەی دایک و باوک لە مەسەلەی سیری ڕەحمە مناڵەکانمان چێژی خزمایەتی نازانن فەقیرانە پێکەوە نین بۆیە بەڕاستی من زۆر جار ئەڵێم ئەگەر هیچ نەبێ ئێستا مەسەن هەندی عائیلە ئەناسم لە وڵات و شارە واجبە ئەو دایکە یا باوکەکە ڕۆژانی دووشەم جمعە لەوانێ سەردانە بێ واجبە ئیلا بێ لە ماڵی مناڵێک کۆ ببنەوە هیچ مەجاریتیانێ بێ هەمووشیان کۆ ببنەوە یا جمعانانی کرۆتە واجب بۆ نمونە دووشەمان بۆ نمونە چکە لە جمعانان لەوانەیە کابرا سەردانێکی ئەبێ شتێک بۆ لەبەرەوەی پێکەوە نانێکە خۆن لەگەڵ یەکە ئەبن ینی خۆشەویستیەکە زیاد ئەبێتەوە بەڕاستی ینی زۆر جار ئەگەر ئەمە باوک ئەبێ دەور ببینێ دایک ئەبێ دەور ببینێ ئێستا ئەگەر سفرەکانمان چۆڵن ینی سەردانەکانمان کەمن سەبەبەکە ئەوە ئێمە دایک و باوکین بە تەلەفۆنەوە بە ئیشەوە بە سەفەرەوە بە دوکانەوە مەشغوڵین ئەسڵ و ئەساسی ئیشەکەمان لەبیر چۆتەوە کە مناڵەکانمان پێویستی بەوەی تێکەڵاوی یەکتر بکەن سەردانی یەکتر بکەن بەدەمی یەکترەوە بچن جاران وانە بوو کاکە جاران نەخۆشەکە دە و عالەمە بە دەوریا بوو ئێستاکە بە تەلەفۆنێکی بۆکە ئەلە ویستم تەندروستی بپرسم بەڕاستی ئەوە ئێمە ئەم جیرەی ئێمە ئەلێ بۆم حیسابەکە بالفعل ژوالات و پرساڵەوە ڕاستە بەداخەوە ئەڵێن باوکت مردویان فلان مردووە بە تەلەفۆن ئەڵێ حسابەکە یان بێم ئەتەوت خۆم بە کابرا بە من بڵێ بێم ئەڵم مێ حسابە وانە ڕاستە تەبانەوە کاک زاناگیان لە ئەتوانی بڵێ ئێستا لە ناو شارەکان بەڕە ئیمێن ئەو سری ڕەحمەت جەنابەت پرسیارت کرد بەلای کەمەوە مقارنەیەکی لەگەڵ جارانە 150 دابەزیوە ئێستێمە 50کەمان ماوە 50 یەک پەیامت بۆ باز بکەم بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلام کە لە مەکەوە هیجرەتی کرد هاتە مەدینە لە مەکەوە هیجرەتی کرد هاتە مەدینە 3-4 وشەی وت فەرمووی ئەیها الناس ئەفشوا السەلام طبعا سەلام بە دوو معنا دێ ئاشتی بەرپاکێ ئاشتێکی سیاسی و ئەسکەری و ئەو بابەتانە سەلامی تر ئەوەیە سەلام لە یەک بکەن بزانە لە یەک شتە دوو مەسەلەی سیری ڕەحمی تایە لە دوایەوە چێ فەرمێ
وأطعموا الطعام أطعموا الطعام نان بدنا خلق نان دانك أمية يستمر لنا خمنا أمام نماو يعني تو تشيا قيتشيك مثلا جناب يا براغي كي تليفونك كي بو براكت كاك بيم خوش إيوار ليلة من تيتي يا خوامي دو قاب زياتر أخرى أو ما أو يطعموا الطعام خلق وازان تنها لسن مسألة فقيرية وانية أو يطعموا الطعام أو خلقك بيك وكوبيته سيمين يعني شيء أفرمي وصلوا الأرحام دعاء فيلم وصلوا بالليل والناس نيام أو عبادة صلوا الأرحام يعني صلي الرحم جيب كان أو فرمي تدخلون الجنة ربكم بسلام أفرمي أتشنا أو بهشتي خواي قربو تايدانا تو تصور كان لما سلي أمسي الرحمة دوش إنسان بدوشتي قورا أتشتا بهشتا أو إفشاء السلام سلام كردن دايك وصلي الرحم جيب كردن لقل يكا يعني أما زور تأثيري حتى كاك زانا لروي نفسيوه إنسان أو رجع سيلي رحم جيبك ولا برو بيخوينا ولا مجاب جي بي تي ونازم جيميني ليدا بزانا آسواري سيلي رحم وسرداني كردني يك كان التأثير لروي جسمه وأكا لروي نفسه ولا روي درغه والله لروي زقت السكري شو أتوهم بلين كاريكير تندرس يعني تصور كبيغمري خاص أصلا طبعا راس زور تأثيري كاك زانا ولا تو أو رجع بيك والسفري كان لمزرعيك لتسد أو دشتو دربون ومنيا لمالي كوبنا وبيك هستكي نفسية الزور مرتاحة زور ضل بيكوا چونکە بۆ خزمایەتی و خۆشەویستیەکە ئینسان بە خۆشەویستی ئەژی کە ئەمە نەما ئینسان تووشی کە ئابا بێ بۆی پێغەمبەر چێ فەرمێ ئەفەرمێ هەر کەسێ بێ بەرەکەت بکەوێتە ڕزقی و عمری درێژ بێ و عمری بەرەکەتدار بێ فەلیەصل ڕەحیمە باسی لێ ڕەحم جێبەجێ بکە ئەمە زانایان چی ئەڵێن لەسەر زانانی ئەم سەردەمە ئەم بابەتە بۆ ئینسان تووشی ینی عمری درێژ و بەرەکەتدارە بێ لەبەرەوەی تو قەڵەباڵغ بووی مەشغوڵ بووی لەگەڵ یەکا و خۆشەویستیەکە دروست بوو سەردان و هاتوچۆکە دروست بوو تەنیا نابی بغزن نابی ئەنانی نابی ئەوانە هیچ تەسیر لە نەخۆشی زەخت و سوکەرێکە ئینسان بەوە بیتالی عمری درێژە بێ بەڕاستی و بەرەکەت شەکەوێتە ڕزقەوە وەرە تۆ ماڵەکەت هەموو هەفتەیەک برایەکت خوشکێکت سەردام کە نان بەیەکەوە بخۆن هەستەکەی ئەو ماڵە بەرەکەتی تێکەوتووە بەڵام تۆ نەچی بۆ لای کەس نییە بۆلات هەر ئەو ماڵە هەستەکەی کەمە و نەزیادەکە و نەبەرەکەت حاجی مشتێکم بیست ڕاستیەکەی نمونەی زۆر هینم بەردەست نییە بەڵام مثلەن دۆستێکم بۆی باس کردم وتی بۆ نمونەگەر کەسێک تووشی شێواویەکی دەرونیە بێت لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی مثلەن لە وڵاتە سکەندنافیەکان و حاڵاتانە زۆر بووە ینی دکتۆرەکە یان ڕێنمایی کاری دەرونەکە پێشنیازەکە ئاڵێ بڕۆن خێزان هەیە تەکلیفە دەوڵەت تەکلیفە کات لە خێزانەکان ئەو کەسە بگرنە خۆیان چکە ئەو کەسە دابڕاوە لە خێزان لە سیلەی ڕەحم لە کۆمەڵایەتی بوون دابڕاوە حتا مەسەلەن قسەیەکێک ئەڵێن لە هەندێک شاری کەنەدا مەسەلەن ئەڵێ بڕۆ بۆ لادێ هەندێک خێزانیان دیاری کردو و کەسە بگرنە خۆیان مەسەلەن بۆی ئەو لایانی دەرونی ئارام بێتەوە سەیری ئێستا ئەوان ئەوەی چەند ساڵێک هەزاران ساڵ پێش تا دین و توێتی ئەوان تازە مەسەلەن لە ڕووی زانستیشەوە کاری پێ ئەەکەن بۆ نمونە کەسێک کە دابڕاوە ڕەنگە تووشی تەنیای بوو بێ پێی وا بوو بێ نائومێدە یعنی نەک پێی وا بێ نائومێدە پێی وا بێ کەس یارمەتی نادا دڵی خۆش ناکا بەڵام ئێستا پێویستەکە بڕاتە ناو خەڵک بڕاتە ناو خێزان بڕاتە ناو کەسێک کۆمەڵی خەڵکە دڵی لەگەڵیان خۆش بێ ینی قسەی بەڕێستان لەسەرەوە چییە؟ وەڵای کاک زانە ئێمە خۆمان ئەمەمان هەیە ینی ئەمە مشکلەمان نییە ئمە کۆمەلگایەکین ئاهەمانە ینی بەس ئێستا باوەڕکە ینی یەک کەست بۆ باز بکەم ناوی بڵێم جەنابەت لە من باشتری ناسی لەواتێ لە تۆ نزیکتریش بێ بە حەقی ئەو خوای کە ئەیپەرستم دایکی ئەو ئافرەتێک کە ئەمە قسە بۆ منەکە لەگە کوڕێتی کوڕەکە لە سەرەوەیە ئەلێ جارێ بە 3 ڕۆژ نایبینم کوڕی لە شوێنی ترە بە 3 مانگ تەلەفۆنی بۆ ناکە ئاخر تۆ بەرە دایک یانی تۆ بەرامبەر دایکێک گوابی من بۆ گلەی لە ئەوروپیەکە بکەم ئەوروپیەکان تازە بۆ گوتم ئەوان بوونە قوربانی ئەو جیلەی کە دوای ئەوە گەورە بوون ئێمەش خەریکە ئەو جیلە بکەینە قوربانی خۆمان ئەمە ئێستا ناو کۆمەلگای ئێمە خەریکە بەڕاستی ینی خەریکە لە ئەوروپا خراپتری لێبێ بەجددی خەریکە لە ئەوروپا خراپ پێشکەوتنیش نییە تۆ کەس ناپەسمەوە لەبەر ئیش بە قورئان عیناقی بەوە نییە کاکزانە وەڵڵاهی عیناقی بە نەفسیەتی خراپمانە نه بەعکسەوە بعضێکی کاکزانە گیان بعضێکی پەروەردەی دایک و باوکەکان خۆیانە بعضێکی ترشی جار وایە مەسەلەن من کوڕی دایک و باوکێکم هەتا عیبم ژنم نێنا عیبم نەبوو لەگەڵ ژنم هێنا ئەم ژنە کارێکی وای کرد من لە براو لە خوشک و دایک و باوک بکە
زۆرجار ژن ئەبێتە سەبەب و زۆرجاریش پیاویش ئەبێتە سەبەب پیاوەکە بڵێ نابێت سەردانی ماڵی باوکوت و ماڵی برات و ماڵی فلان بکەی ئافرەتیش بەتەنیا چی بکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ پێتان بڵێم خراپترین کردەوە چییە کە کردەوە چاکەکانتان ئەتاشێ وەک چۆن مووس لە دارێک بدەی دارەکە ئەتاشێ ئەفەرمێیان چۆن ئاگر لە پوش بدەی پوشەکە بسووتێنێ کردەوە چاکەکانتان بسووتێن چییە ئەفەرمێ ئیفساد و ذاتی البەین ئەوەیە سیلەی ڕەحم نەمێنێ ینی کەسێک ببێتە هۆکاری نەمانی سیلەی ڕەحم لە نێوان کەسەکان چەند خەتەرە ئەم بابەتە یعنی خەڵک واروازانێ من مەسەرەن بڵێن بۆ نمونە باس خۆم بڵێم خێزانم وڵا بە من بڵێ من نایمە ماڵ باوک لەگە دایک قسە ناکەم ماڵی خوشکردووە ماڵی برادووە ئیتر منیش نەچم نەیە لێ مناڵەکان بچێ هەروادانیشێ بە کەمالی ئیسراحەت خوا عقوبەی نادا هەموو کردەوە چاکەکانی بێتە قوربانی ئەو بابەتە مامۆستا بەڕێز کاک حاجی کاروان حەزەکەم تەکلیفێکی دۆستانت لێ بکەم کە تۆزێک بەرفراوانتر لەسەر ئەو بابەتە قسە بکەیت زۆربەی زۆری ئێستا الحەمدولله ڕەنگە من و تۆ مەسەلەن ئەو کێشەیەمان هەر نەبێت بەڵام زۆربەی زۆری دوو برا بەیەکەوە قسە ناکەن برا ناتوانێت بچێتە ماڵی باوکی لەبەر ئەو ئاژاوە ژێڕی کە ئەوڵێ بۆ ئەوەی کڕی من نەم کڕی ئەو کڕی ئەمە واقعێکی حاڵە مەسەلەن ئەمە هەر سزایەکی دنیایی هەیە ینی ڕێ لە پیاوەکەی ئەگرێ ڕێ لە ژنەکەی ئەگرێ ڕێ لە فلان کەسەکەی ئەگرێ نەڕاتە ماڵی ئەو من نەڕاتە ماڵی ئەو ڕەنگە لە دڵەوە کابرا کورە ڕەنگە لە دڵەوە پێی خۆش بێ بڕوا بەڵام ناوێرێ ناوێت ماڵی خۆی تێکدا وەکوتم ڕەنگە من و جەناب و کوڕی ئینشاڵڵا جەماعەتی کۆنتڕۆڵی ژێ و کێشانیان نییە بەڵام مەسەلەن پێم خۆشە زۆر بە بەفراوانی لە ڕووی دەقەدینیەکانەوە خۆمان بێنینەوە باشترە خەینە ئەقەینە باتیابین بەڵێ ڕاستە کاکزانە باخر بۆیە ئاەت چەند ئاەتێک ڕاستە بۆیە خوای گەورە بە ئاەت باسەکە آخر ئاەتی ڕەب العالەمین ئەمرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە هەمان شێوەکو حەدیث باسی کردووە و عقوبەی ئەم بابەتە دانراوە لا تەباغەضوا ولا تحاسدوا ولا تنافروا ولا يعني هەمووی ئەفەرمێ بغض بەرامبەر یەکتری مەکەن حەسوودی لە بەرامبەر یەکتری مەبن و پشت لە یەکتری مەکەن ئەمە یعنی ئەوە بۆ لەبەرەوەی شتی تری بەدواوێ دێت چونکە کاکزانە ئەتوانم بڵێم یعنی سەمامی ئەمان پشتێنی ئەمانی هەر کۆمەلگایەک خێزانە و تام و چێژی ئینسانەکان کە لە حیات ئەیکان مەسەلەی تێکەڵاوی کۆمەڵایەتیە خوای گەورە ئەمەی کە کردوتە واجب لە سەرمان و عقوبەی باشی داناو بۆ ئەو کەسانی قەتعی سیلەی ڕەحمەکەن یا ئەبن بەمایەی قەتعی سیلەی ڕەحم ئەم ئینسانە خوای گەورە کردەوەی لێ قبول ناکە مەسەلەن ئێستاکە وەرە هەتا بەیانی نوێژ بکە لە مزگەوت بە شەو نوێژ بکە بە ڕۆژوو بە باشە دووشەمان بە ڕۆژوو بە و پێنجشەمانیش بە ڕۆژوو بە لە دووشەمانە بە ڕۆژووبی پێنجشەمانیش بە ڕۆژووبی ئەگەر تۆ لەگەڵ من قسە نەکەی خوای گەورە فەرمێ کردەوەکەی ڕابگرن حتا یەستەلیحا حتا لەگەڵ یەکتری چاکە بن باشە باشە ئەمە ئینسان بۆ بیر لەمە ناکاتەوە دووەم کاکزانە گیان باوەڕ بکە زۆربەی بابەتەکان ئەگەر بابەتێکەوەی کە جەنابەت باست کرد بابەتێکی ئەخلاقی بێ بۆ نمونە مەسەن بچمە ماڵی فڵان کەس ئەگە بزانم ئاژاوە دروستە بێ مەشاکل دروستە بێ خوا نەخواستە تەسیر لە سومعی ئەخلاقی بکە ئەوە قەتعی سیلەی ڕەحم نییە ئەوە خۆپاراستنە لە ئاژاوەی گەورە ئەوە حاڵەتێترە بەڵام تەنها بابەتەکە نەفسیە وەک جەنابەت باست کرد ئەو ئاڵتونی زیاترە و ئەو ماڵەکەی باشترە و سیارەکەی وایە ئەم بۆی ناگۆڕێ ئەو قسە ئەکا و قسە ناکە بڵێ وەڵاهی ناچم بۆی یعنی ئەوە هی ئەوە نێ بچمە لای بۆ بە تایبەتی ژن ببێتە مای ئەوەی خاستن لەگەڵ دایک و باوک ینی کوڕەکە لە دایک و باوکی بکە گەورەترین مجریمە گەورەترین تاوانبارە چونکە ئەو گوناحە ئەوەندە گەورەی هیچ لێ خۆشببوونشی نییە ئەو نە بە نوێژ ئەڕوا نە بە ڕۆژوو ئەڕوا نە دوعای قبوڵە بێ ئینسانە سێمە زۆرجار مشکلەکەمان لەمەیە بەخوا نەفسیەت ماندووە یعنی ئەم ئینسانە دڵ کرمن بوو دڵ بغزن بوو بەرامبەر یەک ماڵەکانیش ئاسوودە نابن بۆیە هەر لە ذاتی خۆیە کاکزانە ئەم سیفەتە خراپەی کە قەتعی سیلەی ڕەحمە خۆی لە ذاتی خۆیە عقوبەی تایە ئینسان کە ئەنانی بوو نە ڕووی خۆشە نە دڵی خۆشە نە دڵی بە دەوروبەر و دنیاکەشی خۆشە بەڵام وەرە سێر ئەو ماڵە سادە و ساکارە بکە کە هیچێکی شتێکی وایان نییە بەڵام دڵیان گەورەیە سفرەیان ئاوەدانە سەردانی یەکەکەن یعنی بزانە سێر ئەوانە کە چەند ژیانیان بە بەرەکەتە باوەڕ بکە کاکزانە حتا ئەو کەسانەی کە ئەبن بەمای ینی قەتعەکەن لەگەڵ خوشک و براکانیان لەگەڵ دایکەکانیان بڕۆ سێرەکەی
ژیانێکی هینیانێ یعنی چۆنەڵێ ئەها قەتیسما و لە شتێکە زیاد ناکەن لە هەمووشی خەتەرترچێک کاکزانە مەحەبەت و خۆشەویستێکە لە دڵا دەرەچێت یعنی ئەو ئینسانە خۆشەویستی نامێنێ وەرەسێر ئەو لەوانێت جەناب لەناو عشیرەتی خۆنەوە عایلی گەوری خۆت ئەو کەسە چەند خۆشەویستە سلێ ڕەحم جێبەجێکە لێتانە پرسێ سەردانتانەکە بەدەمتانەوە دێ ئەو ئینسانان دایۆ مەرغوبن مەقبولن خۆشەویستن لەناو کۆمەلگا بەڵام ئەگەر ئەوە نەبوو بەعکسەوە خۆشانە ئاسوودەن زۆر زۆریش ئەمە زۆر بە خەڵکم تۆ کاکزانە گیان بەڵێ عفومکە بۆ دەتخوا قسەکە لەبینێت من زۆر دەمەسەن کەسێک دێتە لام ڕۆژانت بە حکمەوەی جەناب چۆنستە بەرام لەگەڵەکەی ئەوە مەشاکلی خەڵک دێ ئەوانی کە ئەبینم تووشی کە ئابە بوونە تووشی حاڵەتی نەفسی بوونە بەخوا یعنی بێزارن لە ژیان پرسیاری دەکەم لێ مەسەنە لەکەیەوە سلێ ڕەحمت نەکردووە وڵی مامۆستا ساڵێک بۆ لای کەس نەچوومە ئێوکورە وڵاوتم تۆ لە ئاسنیش دروست کردی لەوە خراپترە بی ناکرێ ناکرێ خەڵان خراپترە بێ وەرە تۆ بچۆ بۆ لای بە تایبەتی ئەوانەی کە حاڵیان فەقیرە کاکزانە سە پێغەمبەری خوا ساوسان بەرزترین کەسە لە ئاستی پێغەمبەرانیش خەڵکی واها بۆ نیوەڕۆ بۆ نیوەڕۆ لە دوای نیوەڕۆ هاتووە لە دەرگەی داوە توتی یا ڕەسوڵە حەزەکەم بێ لەگەڵم نان بخۆیت پێغەمبەری خوا نانیشی خواردووە بەڵام بۆی دڵی نەشکێ چووە لەگەڵی نانی خواردووە ئێمە ئێستا خەریکە طەبەقات دروستە بێ على اساس منو جناب برایەکین هەردووکمان وەزعمان باشە بەڵام برایەکی ترمان هەیە فەقیرمان هەیە ئەوان وەزعیان باش نییە ئارە ڕەحمەت لێوێ بە مانگ سەردانی ئەو ناکەین بە ساڵ سەردانی ئەو ناکە لێشی ناپرسین بەڵام خێزانی من و تۆ براین لەبەرەوەی لە طەبەقەیەکی بەرزین ئەمانە دایمە جرت و فرتیانە خێزانەکانمان لە بازار و لە کڕین و لە فرۆشتن و مۆدیێلات و سناپچات و نازانم چی و ساڵۆن ئەو قوربەزەرژی چینە کەس ناچێ بەلایە وامان لاتۆ لەبەر ئەوەی ئەو فەقیرە ناچین يعني باورکە حتى وای لاتۆ من دوێنێ برادێکم بینیوتی کەسێکی تۆم بینی لە تعزەیەک تعجب ما ئەو لە تعزیە بوو تم چ تعزیە بوو وتی وڵا فڵان کەس وتم لەبەرەوە چۆ دەوڵەمەندە بۆ لای بە حیاتی ناچێت هەلێ تاقەتی تعزیەم نییە متابعەم کرد بەس بۆ لای دەوڵەمەندەکانت ئێوە تخوا وەسیفەتە ئەو خۆشی سەربە لە خۆیدا والله خۆش ئەبێ مامۆستاوە من هەموو جارێ لەگەڵ هاوڕێکانمان دێک کە باسی گەشت و سەیران و شتەکرێ هەرچەندە جەنابەت لەناو ڕێخستەکانی گرتووی ئیسلامی کوردستان نەماوی بۆی گردنە مازاکەن ئەو قسەیەکەم بۆی گویان لێبێ سەر تەلەڤیزۆنە و جەژنە ئەڵێم یەکگرتوەکان بە 10,000 خۆشتری سەفرە ڕێگەخان ینی کۆمەڵێک دۆڵمە مەسەلە بابەتەکە ڕەزیلی نییە ینی بەڵام وتم باشە کاتی خۆی زوو مامۆستا بووم لە ماڵێک دەعوەت بووین ئێوارەکەی مریش کوشتیان هەبوو دوایی مەسەلەن نوعێک میوەیەک تێکەڵە هێنن کاستەرە هێنن بە ڕەنگا و ڕەنگ و نازانم چی منیش بە مامۆستاکەم دوتم باشە ئێوە هەر موچەی مامۆستایتان هێوتی قوربان ڕەنگە هەمووی 15,000 تێچوو بێ ئەمە یەکگرتو ئاوای ئەزانین چۆن دڵخۆشی دروستکەین لەسەر سفرە و لە میوانداریە هەر بەڕاستی خۆ ڕەنگە دڵخۆشکردن و سیلەی ڕەحم و ئەوەی خوای گەورە پێی خۆشە و هەوەی خوای گەورە پێی خۆشە خۆ بۆ سوودی مرۆڤەکانە خۆ بۆ خۆی نییە پارەی نایە کاکزانە بەسەر ئەوانە ڕەنگە بە دانیشتێکی 5,000 ڕۆژێ هەرەوەند باوەڕکە ئەوەندەیە تو هەر گوڵە بەڕۆژە بێنە لەگە چایەکی خۆ عسرە چایەک چی تێچی ینی نازانن بەخوا ئەینچی هیچی مەسەلەکە وەڵام مشکلەکە کاکزانە لە پارە نییە يعني مشكلەکە لە پارەنی بەس خۆش تێک کردوت بە ڕاستی من بۆ حەمدا لە یەکگرتوم لە ناو ڕێزەکانی گومانم برد بەس ئەوە بێ پێم خۆشە هەر لەوەی سپاس دەکەم لە گەورەی خۆتە کاکزانە جە باور کە بابەتەکە مەسەلەکە ئەوە نییە کە پارە مەسەکەبرا گەر هە زۆر ڕزی بێنە چیتەماڵی ئەو شتێکی ترە یعنی من یەکێک مەناسی کاکزانە حتا ینی زۆر دەوڵەمەند بوو زۆر باور بکە مثلەن ئەو دەگەیشتە سەعات 12 باوکم بە ئێمەیەوت بۆ ناچنەوە ماڵی خۆتان 12 نیوەڕۆ بۆی نیوەڕۆ لەوێ نان نەخۆن ئێکورە منەگە پارەیەک بۆ سیری ڕەحم بەکار نێنە ئەو پارێ من چی لێ بکەم باوەڕ بکە مایەوە پارەکەی ئەو پیاوە یەک لە کوڕەکان یعنی زیاد لە ملیۆنی دۆلاری بەدەستەوە بوو لە قومارە دۆڕانی یعنی من ئەگەر دەوڵەمەندی و پارەداری کاکزانە توخوا جار وایە لە جەژنانەیە کەسی وا هەیە ناتوانێت 1000 دینار بدا لە دەستی مناڵ یعنی یەک لە خۆشیەکانی جەژن ئەوەیە کە تۆ مەسەرەن جەنابت براژنت هەیە خاڵۆژنت هەیە باوەڕ بکە خۆ ژن پەر پێی خۆشە پیا شتێکی هەر بداتێ محتاجی پارەکە نییە لەبەر پارەکەنێ بەس هەر خۆشە ئەو جەژنانێک کەلتوری کوردەواریمان چەند جوان ئەمەی ماوە جەژنانە بڕۆ
قەیچێکە ینی هەمویان کۆ بنەوە ئەو مناڵانە سڕە ئەگرن ژن بەجیا مناڵ بەجیا کوڕیش بەجیا یعنی منێستا خۆم واکە مەسە مناڵەکانەوەی کە بچوک بچووکن هەزاریان دەمەوەی 5,000 دەمێت کاکزانە خۆشەویستترین سەدەقە لای خوا ئەو سەدەقەیە کە تۆی دەی بە سیلی ڕەحم پیاوێک دێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵێ عفو بەڵێ فەرموو ئەفەرمێ یا ڕەسوڵ الله ئەمێ سەدەقەیە بکەم فەقیرێک هەیە بێگانەیە فەقیرێکی تر هەیە خزمە بیدەمە کامیان ئەفەرمێ بیدە خزمەکەت چونکە ئەوە دوو خێرەتەگا یەک خێری فەقیریە ئەوە لەبەرەوەی فەقیرە دوو خێری سلێ ڕەحمە کاکزانە تاقیم کردوتەوە دەوڵەمەند چەند یەک و دوان سیان زیاترە تاقیم کردوتە زۆر جا پیام تۆ کاکە خوشک و براکانتان کەسە نزیکەکانتان ئاگاتان لێبێ تۆ خوشکێکت هەیە ڕاستە زاواتە بەس تۆ ئیمکانیاتیەوەی خانوویکی بۆ بکڕی بە دەفتەر تۆ 10 ملیۆن دۆلارت هەیە بۆ ئێری ئەو لە کرێکی بێ بەڵێ خوا ئەزانێ خوای گەورە یعنی ئەو پیاوەی هێناوتە سەر سفر یەک و دوانش نییە ئەوەندەم بینیەوە لەو حاڵەتە بۆیە کاکزانە ئەگە پارەیەک بۆ سیلی ڕەحم جێبەجێ ئیسفادەی لێ نەکەی یانی دڵی کە سوکارەکەتی پێ خۆش نەکەی قەرزی پێ نەدەیتەوە بەدەمیەوە نەچی لە نەخۆشیە یعنی ئەو پارەیە و گەوەی خوا بە ڕەحمەت نەیداوە پێت بەڵام هەر کەسێکت بینی چاوتێر بوو بەدەمی خوشک و براکانیەوە چوو نەیەش محتیاج بوون پارەدار بوو ئەو ئینسانە بەڕاستی خولای خوای گەورە خۆشەویستە ئەوجا مشکلەکە زۆرتا چی دروستێک کاکزان طبقە دروستێکە کابرا مەسئولیەتێکی ئەبێ هەتا مەسئول نییە عیبی نییە بوو بە پەرلەمانتارێک وەکو من ئیتر کەس ناناسێ بوو بە دەوڵەمەند قەزدم ینی بوو بە دەوڵەمەند ئیتر کابرا پارەدار بێ الحەمدولله پارەدار بێ ئیتر کابرا پارەکەی وای لێکات پێی عیبە دابەزێتە مستەوای فەقیرێک با خوشک و براشی بێ وای لێکا بەڕاستی ئەچێتە ئێستا من خۆم لە شوێنێ بووم لە گەڕێکێ بووم یعنی لەبەرەوە گەڕەکە تۆزێک ینی کەس نبینی بەخواخوا زانێ وەڵایەک لەو شتانی کە بەجێم هێشت ئەو بوو ئێستا هاتمەتە ناو گەڕێکەکە هەمی خۆش ناون وازانم لە ناو دەشت و دەرێکمە ئەوەندە خۆشە قەڵە باڵغا یعنی ئینسان وەڵڵاهی لە ناو ئاوەدانیە خۆش ئەرە وەڵڵا زۆر کا حاجی منەوە بۆی پتەیدی قسەکەی جەناب بکەم جەژنە مەسەلەن من پیاوێکە بوو خزممان بوو بە منداڵی تا ئێستا لە مێشکم ماوە دوو جەژن سوتفۆ وای کرد 5 دیناری داوە پێم مەسەلەن لەگەڵ منداڵانی خزم و کەس و کار چوین 5 دیناری داوە بە من کە هەواڵم بیست کۆچی دوایی کردووە من نەمەتوانی بڕم بۆ پرسەکەی بەڵام بەغیابی فاتحان بۆ خوێنێ نووس مەسەلەن وتم ئەو وەک وەفایەک ئەوەندە دڵم پێ خۆش بوو یعنی ئەوە نەبوو بڵێ من پێویستێکی زۆرم بۆ 5 دینارە بوو بێ بەڵام ینی هەندێک جار کە تۆ خێرێکەکەی مەسەلەن خێرنا مەسەلەن هاوکاریەکێکەکەی مەسەلەن تۆ بەڕێستان ئەچیتە شوێنێک برازاکەت خوشکە زاکەت دراوسێکت مناڵێکە لەوێ ڕەنگە باوکی عیبی نەبێ لە ڕووی مادیەوە خێزانەکە عیبی نێ بەڵام 1000 دیناری ئەدەیتێ دڵی ئەو کەسە خۆشەکەی باوکی دڵی خۆشە بێڵێ ها پەیوەندی کۆمەڵاتەکە و ڕاڵە کۆمەڵاتەکە بەهێزە بێ ینی ئەم ڕۆژانە کە ئێمە لە ناو جەژن و لە ناو پەیوەندی کۆمەڵاتەکانین ئەبینین هەر سیارێ ئەچێتە بەردەم ئەو ماڵە و ئەڵە چوویتە ماڵی فلان و چوویتە ماڵی فلان گرنگتری شت هەیە کە بکرێت بۆ ئەوەی ڕابطەیەک یان ڕایەڵەیەکی کۆمەڵایەتی بەهێزتر دروست بکەینەوە چییە؟ یەکەم بزانین ئەمە ئەمری خوایە خوای گەورە پێی خۆشە کە تۆ ئەم ئیشاکەی ئەگەر ئیماندارین ئەوها بیر بکەینەوە باوەڕ بکە خۆشەویستترین عیبادەت خۆشەویستترین عیبادەت لە دوای نوێژ و فەرزەکان عیبادەتی سلێ ڕەحمە هەر بەڕاستی ئەستان خوای گەورە لە یارمەتی دانی خەڵکا هێناوێتە پێشی نوێژیشەوە ئەفەرمی ئەڕایتە الذی یکذب بالدین فذلك الذي يدعو اليتيم ولا يحض على طعام المسكين أو جاء فرمي فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون یەکەم جار تۆ ئەبێ ئەو خەڵکە فەقیر و هەژارە دەست کورتە هەتی و بێ ینی بارودۆخی خراپ بێ ئەبێ بەدەم ئەوەوە بچی ئەفەرمێ ئەبینی کەسێک ئەگەر وا بکە ئەوانە ئیمانیان بە قیامەت نییە ئاگە لێ ئەو جا باسی نوێژەکات یەکەم وەکو ئیمان ئەم بابەتە سێرکەین لە هەر ینی یەک میسالێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم میسالێکمان بۆ جێڕێتەوە کاک زانەجان ئەفەرمێ حەدیسەکە صحیحە پیاوێک ڕۆژێک ئەچوو بۆ لە دێیەک بۆ دێیەکی تر خوای ڕەب العالەمین مەلائیکەتێکی ناد لە شێوەی شکلی پیاوێک لە شێوەی ئینسانێک پێیوت خێرە بۆ چۆ ئەڕۆی فەرمووی وڵاتم بۆ فڵان شوێن وتی بۆچی ئەچی وتی بۆ سەردانەچم وتی ئەو پیاوە خزمتە براتە وتی ناوەڵە وتی خزمتە وەکو خزمی نزیک وتی ناوەڵە وتی بەس برادەرمە بەس یەکترمان خۆشە وتی معاملەتان هەیە پێکە وتی نە نەخۆشە وتی نە بەس هەر حەزەکەم وەکو سەردانت دەوتی خوای گەورە منی ناردووە بۆ لای تۆ مەلائیکەتم
ئەوە مژدەد ئەدەمێ ڕەب العالەمین تۆ چۆن سلێ ڕەحم لەگەڵ ئەو جێبەجێکی خواسی ڕەحم لەگەڵ جێبەجێکە و مژدەد ئەداتێ بچی بۆ لای ئەو کەسە وەک ئەوە وایە لە بن دارەکانی بەهەشتەوە چویتە. ئەمە کەمە کاکە ئەگەر من وابیر بکەمەوە هەمووی ئەتیبارەتە دنیایەکان وەلا ئەنێم. دووەمین شت کاکزاناگیان بۆ ئەوەی سیلی ڕەحم ئەوە بکەینانی بۆ بڵێ ئەم ئاسیرێ بەقۆت بێ پیاو بین جۆ لە ژنەکان نەدەین ئەگەر لەگەڵ ڕێزم بۆ هەموو ژنێک لە ژنەکان نەدەین کە کاتێک ورتەورت و بۆڵەبۆڵ و فەرتەنەیەک لە بینی من و براکەمەکەن تا هیچ عیبی نەبووە یان تەنان لە بۆتم لەگەڵ دایک و باوکشم. پیاوی مرد و ئازا ئەوەیە بە قسەی ژنی قەتعی سلی ڕەحم ناکات لەگەڵ کەس و کارێکی خۆیە و ژنیش حتا من زۆر جار بە ژنم وتووە ژن ئەم نقطەیە لەوانەیە لەسەرم حیسابێ بەڵام ئەمە شەرعە کاکزاناگیان ژن ئەتوانێ بە قسەی پیاوی نەکات کە کاتێک پیاوەکەی پێی بڵێ نابێ سەردانی ماڵی خوشکت ماڵی براد ماڵی دایک و باوکت بکەیت. ژن لەوێ ناوێ بە قسەی دایک و باوکیکە بە قسەی ئەو پیاوەکەیکە بۆ لەبەرەوەی سلێ ڕەحم ئەمری خوایە و ئەمری خوا لەسەر ئەمری پیاوە. تەنانەت ئەگەر ماڵەکەشت تێک بچێ ژیانی هاوسەرەتی تێک بچێ باشترە لەوەی کە تۆ ئەمرێک لە ئەمرەکانی خوا بشکێنی زۆرم پێخۆشە ئەو بۆ چوونایان ئەو پاڵ پشتە طبعاً با دینی پیرۆزی ئیسلام وانێ هەروایە یعنی ژن نابێ بە قسەی پیاوەکە کاگەر ڕێگەی لەگەر لە مەسەلەی سیلێ ڕەحم نەخێر نەخێر نایە ئێسش ئەیدەمە دووبارەی ئەەکەمە ژن نابێ بە قسەی پیاوەکەی بکە کە کاتێک پیاوەکە منعیەکە لە چوون و سەردانی بۆ لای دایک و باوکی واللهی چەند جار ئافرەت تەلەفۆنیان کرد بەسە زمانە ئەگرێن ئەلێن پیاوەکەم نایە لێ بچم بۆ لای دایکم 6 مانگە ساڵێکە نەمبینیەوە نەخۆشە بەس ئەمێ بچم بۆ لای بە هیچ شێوە نابێ قبولیکە یکاکە خۆشن کۆیلە نییە بۆ بە قسەی ئەەکەی ینی ماڵەکە تێک بچێ باشترە لەوەی کەوا تۆ ئەو قەتعی سیلی ڕەحمە بکەیت باشە ئەوە ئەمە لە ڕووی شەرع و چۆنەڵی ئەمری خوا نقطەیەکی تر بەڕاستی کاکزانە ئەگەر کەسێک پارەدار بێت من زۆر سەیرم لەوە دێ ئەبوو بەکری سدیق کەسێک لە دەرگەی ئەدا دێت داوای یارمەتی لێکا دێتە یارمەتێکە دێتە ماڵ و ئەگریە دایکی عایشە پێڵێ بۆ گریایی ئەڵێ وەڵی ئەبوایە من بچوومایە بۆ لای داوای پارەی لێم نەکردایە ئەوە کەسێکی عام بوو هاتۆ لە دەرگەی داوە چەند دەوڵەمەندمان هەیە پارەدارە براکانی خوشکەکانی محتاجی دیناریەکەن محتاجی کرێخانوویەکەن محتاجی نەخۆشیەکەن دەفعی نەخۆشیەکە بکە نایدا ناچێ بەلایەنە واللهی ئەوە گوناحباریە ئەگەر پارێک بۆ قەت بۆ جێبە طبعا بۆ جێبەجێکردنی سلێ ڕەحم نەبێ وڵی ئەو پارێ خوا بە ڕەحمەت نەیداوە بەو ئینسانە بەداخەوە من ئەڵێم نقطەیەکی ترکە یەکی لە هەشتە خراپەکان کە عفوم کەتخوا ئەبێ اعتیباراتی سیاسی کاکزاناگیان ئێستاوە جەنابەت لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان من لە ناو یەکگرتووم ئەو لە ناو پارتی ئەو بەڕاستی ئەمە بووە مای ئەوەی کە ئەتوانم بڵێم کەوتم سیلی ڕەحم 150 کەمی کردووە ئەگەر بڵێم 125 ئەم بابەتەیە بە دروی مەزان زۆر ڕاست بەخوا ینی بەس لەبەرەوەی کاکە من ینی بۆ وامان لێ هات بۆ لایەنگریمان کاکە تۆ سیاست بۆ خۆتەکەی لە دەرەوە بەس مەهێنە ناو ماڵەکان مێنە ناو عائیلەکان با خۆشەویستی خێزانیمان خۆشەویستی برایەتیمان کە سوکارێتیمان زۆر لەوە گەورەتر بێ من زەردم و تۆشینی ئەو سەوزە بۆ قاواییە لە یەکمان بکە بەڕاستی ئەوە زۆر غەڵەتە بەڕاستی ئێمە بووینە قوربانی سیاسەتی سەقەتی ئەو حیزبانە کە ئێمەیان لە یەک کرد لەگەڵ لەبەرەوەی ئەم فڵانە ئەو فیسارە نابێ بچێ ئەمە ینی من هەروەکو میسال بەینێن ینی هەندێک ماڵی ئەتیباریە کاکە کەسێک هاتوو بۆ داوای کچی من وەکو بنەماڵە پارتین من کوڕەکەم ئەوێت چون مادام بە ئەخلاقە بەدینە چ مشکلم بۆچی نەچم سیلێ ڕەحمی لەگەڵ جێبەجێ بکەم بۆ سەردانی نەکەم من جەنابەت یەکگرتووی ئیسلامی کە خوا لێ خۆشبوو سەرۆک مام جەلال کۆچی دوایی کرد من ڕاست پێرام لە دەستگای میدیایی کورسات چوومە لای بەشێک لە سەرکردەکانی هێزە سیاسیەکان چوومە لای خزمەتی مامۆستا سەلاحەدین بەهادین زۆر باس و خواسی کردو لە ئەرشیفی خۆشمان ماوە وتی یەکەم جار کە سەرۆک مام جەلال نەخۆش کەوت وتی هەرچیم کرد بردیان بۆ عەمان وتی بەپەلە خۆم گەیاندە عەمان چوون بۆ لای وتی چوون بۆ لای وتی مەسەلەکە بۆیە من ئەوە بۆ باسەکەم ینی وتی خۆ ئەمە نەبووین بەیەکێتی ئەویش نەبوو بەیەکگرتو بەڵام ئەو سەرکردەیەکی کووردا خۆشمانەوێ ئەویش ئێمەی خۆشەوێ چوینە لای بەڵام کە هاتینەوە لێرە قەت درێغیم نەکردو لەوەی حزبەکەم ڕەخنە بگرێ لە سیاسەتی یەکێتی ئەوە بۆ سیاست بەڵام بەڕقنا بەڵام کە سەرۆک مام جەلال یەکەم جار تووشی خۆشی دڵ بوو وتی پەیوەندیم کرد بە ڕایەڵانی لە نێوان خۆیان هەیە وتی خۆم گەیاندە عەمان چوم سەردانم کرد وتی لەوێەوە پێوتم وتی مامۆستا ئێوە زەڕورن بۆ کۆمەڵگەی کوردی بۆ بنیان بەداخەوە ینی بۆ گوتم ینی کاکزانە یان
يعني اعتباراتي نفسية بخوا زۆربەی نفسية يعني اعتباراتي مشكلەیەکە دروست بووە یان ئەوە تا وەگوتم پارەیە یان سیاسەتە لە یەکمانەکە کا حاجی منەوە جەناب پرسم زۆر باسی گشتیمان کرد بەڵام خۆت یادگاریەک شتێکی هەم خۆش بێ کوراکە ناخۆشیش بێ شەڵە ناخۆشیت نبینیەوە بەڵام تۆ زۆر لە ناو فرمێسک و ڕەنگە ئەو فرمێسک و معاناتی خەڵکی هەژارە ئەژێی بەڵام چ شتێکی خۆشت لە جەژن و لەوانەیە بیر بێ لە مناڵیەوە تا ئەمڕۆ وڵای خۆی جژنی جاران کە ئێمە باز بکەین جاران هەبوو نەبوو ئەچینە دەشت و دەرێک سوارکەر و عارەبانەیەک ئەبووین بەبیرم دێ ڕۆژێ لە فیلمی جاکشان هاتینە دەرەوە لە کەرکووک لە فیلمەکە زۆر سەریع بوو ینی بەبیرم دێ ینی وەک بڵێ سیباقێکت لەگەڵ شتی ترە یا جاکشان یا فیلمێکی تر بوو بەخوا بەزمویم ئەوجا کە هاتینەوە لە سینەما دەرچوین بە کەر و عارەبانە هاتینەوە ئەوە نیە لە دواوە سوارەبی زۆر خۆشە ئەیتر من خۆشم بە ئازا هاتە پێچاوتم کاکە ئێوە بڕۆن من بە پێ ینی وەک بڵێ بەڕاکردن بە حساب سیباق لەگە کەرا بکەم ئەدەوەرە من نەشتم زانی و کەر ئەوەندە سەری عشانسی من کاکە کەر پێی لێنا خوا ئەزایە نییە من هەر پێی نەگەیشتم هەر ڕۆی وڵا بەجێمیان هێشت و دوای خۆم بە پێ هاتمەوە ئەرە بەخوا وڵای جژنی جاران ئەرە بەخوا تامێکی تری هەبوو بەس ئێستا بەداخەوە ینی بەخوا من ینی پێشنیارەکەم کاک زانە بەڕاستی لە یەک ماڵ کۆ ببینەوە بەخوا زۆر زەرورە کاکە لە یەکەم ڕۆژ ناتوانانی لە دووەم ڕۆژ کۆبەوە ئاخر جێژن بۆ 4 ڕۆژە بۆی لە ڕۆژێکا کۆبینەوە بەخوای سەق هیچ شوێنە بەقەت کوردستان مەزرعە و بنەدار و سەرئا و نازم شوێنی لێنی کاکە لە ماڵ ناتوانانی کورە لەو دەشت و دەرە کۆبەوە ینی چیەوێ یەک منجەلە برنج ئەو برنج و شتەی کە ئەیکەی تۆزی زیاترەکەی تو لە دەرەوە نانێکە خۆی یعنی من هیوادارم وا بکەین ئەو نانە لە ماڵەوە نەخورێ بە تەنیا جاران خۆ جاران ئەوەش نەبوو کاک زانە نازانم جەنابەت لەواتێ من گەورەترم لە تۆ ئەکەیت یعنی جاران هەچ کەس لە ماڵی خۆی نانی ئەخوار بەس هەمیتون خۆش بوو ینی جەژنی زۆر بەخۆشیە کرد بەس ئێستا کە ئەمە نییە ئەلە لەقەل عائیلەکان مەسەلەن برا گەورەکە بە دەرەجەیە کاکە خوشکە گەورەکار کەسێک لە عائیلەکە لە یەک شوێنە یەک نان خواردن بکرێ لە جەژن هەمی پێکەوە بێ مەزرعەیەکە گری بەکرێ نیتە سەر بنەدارێک دەشت و دەرێک بکەین بەخواشتی ڕێگرنی کاک حاجی ئەو چەند چەند خولەکەی مامامێ باسی خێر و خێرات و قوربانی بکەین بەڕاستی زۆر هەموو کەس پرسیارەکە لە مامۆستایانی قوربانی بەشێ ئەشێ و بەشێ ناشێوانە دیارترین ئەو شتەی کە بۆ نمونە پێت وابوو بێ لە هەستی خۆتدا کە ڕەنگە ئەو کەسێک نەبێ پێویستی بە گۆشتی قوربانی بێ بەڵام زۆر تراژیدی زۆر بە نەفەسێکی غەریبانە و فەقیرانە و هەژارانە پەیوەندی پێوە کردی بۆ مەسەلەی قوربانی ئەوە دوای مۆبایلەکە مەگەڕم بردویانە کاک زانە بەس دەمێ وەکو خۆی بخوێنمەوە چکە بە خۆش کاک محەممەد خوا مۆبایلەکە ینی ئێستا ئەم بەیانی لە پەیجەکەم دوایی هەیە گەر مۆبایلەکە لە بەردەستنیە گەنجەکان بردیان ئەمەس ئەم ڕۆحانیان لەگەڵ جەناب تا قساکەم وا بزانم نیو سەعاتر 150 عایلە کۆکەینەوە لە حەریر و باتاس و شەقڵاوە لە یەکشم کۆیانەکەن و هەمووی یەتیمن هەمی بێ باوکن پارەیان نەدەینەوە جلی جەژنیشان بۆکەین ئەوجا ئەو کاک مامۆستا سەرهەنگمانەیە لەوێ نامەکەی بۆ من نارد نامەی دایکێکە کە ئەم وتێتی بەیانی وەرە کە ئەمڕۆ ئێستا حالیان بێ پارە وەرگێ بۆ جەژن نەسەن پێی وتووە وتێتی وەڵڵاهی هەمووی دەدەقە نابێ بە مناڵەکانم وتووە گردنم ئازاکەن ئەگەر جەژن نەمتوانی گۆشت بکڕم بەم حاڵی ئێستا شۆ ڕەنگە زۆر ئەمەی کە بۆت باسەکەن ئێستاشەکە مۆبایلەکەی وەرەگری کاکاروان ئافۆن ئەیکەمە سەر شاشە بۆی ئەوە هەر نووسینەکەمە بەستمەوە بۆ هەر کادرەکەیان خستەوە سەر من وتم باجە نابشتی تیابێ بۆ عفوم بکە ئەوە تا نووسینەکەی ئەفۆنەوە بۆ نووسینەکەی وە خۆیم داناوەتەوە کاک زاناجیان ئەوە تا ینی بوو هەر بە هەولێری نووسیوەتی ئەلێ قسەیەکی کرد ئەفۆنەڵێ تازە تەلەفۆنم لۆ دایکەی هەتیمێک کرد لە هەریر کە بێتە شەقڵاوە هاوکاری ئەەکەین گۆتی والله ئەو سوێنی خواردەوە دایکە یەتیمەکەی والله ئەو شۆ بە مندارەکانم گۆتیە توخوا گلەیم لێ مەکەن ئەگەر سفرەی جەژنمان بێگۆش بێ هەندێک جار خۆ ئەو فتوای مامۆستایان کە ئەڵێ مەسەلەن قوربانیەکە لێرە بێ لەلایەک حەقیانە بەڵام مانایەوە نیە لە شوێنتر نەکرێت ینی باوەڕ بکە ئەمە حاڵی ئەو خەڵکەیە ئەرە فەقیر وەژارەیە تا بتوانین بۆ ناوخۆی خۆمان بیکەین لە 250 و تاخیر
بەڵام دەستیش نەپارێزین لەوەی کە ئێستا بڵاو بووینێتەوە بە شوێنانە مەسەلەوەی جەنابەت کردت پێمان بەرنامێکمان کرد بۆ خەزە زۆر کەس وتیان خەزە دژی کوردە و میشمان بەوە نییە بەڵام ناوبانجی کورد باوکوونەوەکانی سەلاحەدین بەسەر بەرزی بمێنێتەوە مەسەلەن بۆ ڕۆژهەڵاتی کوردستان یەکەین بڵێ يعني ئەوە نییە خەڵکێکە بێ بڵێ کاکە وەڵڵاهی قوربانی پێویستێ نازانم بیدەم بەچێ ئەوە تا نامەی ئەو دایک ناوەڵە پێویستە بەخوا من لە ناویەتیمەکانم کاک زانە بە خۆمان کاچینە ماڵەکان خوا ئەزانێ ئەگەر ئێمە گۆشتیان نەدەینێ نییە یعنی من یەک میسالت بۆ جەرمەیەکی لەو پیاوە کوڕە دەوڵەمەندانی ئەم شارە خوا خێری بنووسێ تقریبان جار وایە لە بینی 2 مانگ جارێ 3 مانگ جارێ 10 جوانەگە ئەکاتە خێر ماوەیەکی پێچوو بوو ئەوجا بانگی محاسیبەکەی کردبوو ئەوی لە ئیدارەیە لە شەریکەکەی وتوی چیە فەقیرە بانگی ئەوم بۆ بکە کە بانگی کردبوو وتی خۆم قسەم کرد لەگەڵی وتی پێم وت لەکەیەوە گۆشتان نەخواردووە وتی وەڵی چیت پێ بڵێم ئێمە بەگەر حاجی کاروان کە گۆشتەکەی من نییە ینی هی خۆشێتیە مەگەر حاجی کاروان تەلەفۆن بۆ دایکم بکە ئەوە 3 مانگە تەلەفۆی نەکردووە نەما خواردووە بزەبت ئەو خۆی 3 مانگ بوو گۆشتی نەناردوو بۆ من وتی دەوێت زانین بالفعل گۆشتەکەی من چەند تەسیری هەیە بەخوا خەڵک توانای نییە کاک زانە خاستانی ئێستاکە ینی بەڕاستی ئەو قوربانی هەتا بکرێ لێرە بێ و خەڵکی ئێرێ پێتێرکەین بە خەڵک بۆ خۆی بۆ ئەفریقای هێناوێتی مەسەن تۆ بەرخێک بە $50 لەوێ ئەکریش کایتێنین بەڵام بەڕاستی بۆ ئێرە زۆر زەرورە مەسەر زۆر خەڵکی وڵای نازان بیدەمە چی کورە کاکە یەک دنیا گەڕێکی فەر بڕۆ کاکە بڕۆ هوانە بڕۆ پیرەمەگرن بڕۆ فڵانە هەموو شوێنی هەموو فەقیرێ کاکە ئێستاکە بەخوا مۆزەفی ئێستا فەقیرە هەمووی محتیاجە بێگومان کاک حاجی زۆر ماندوم کردی دووبارە جەژن پیرۆز بێ لە خۆت و لە ستافەماندونە ناسەکەت بەڵکو ئینشاڵڵا جارێکی تر وەکو جارێک هاتینە هەورێر بینە خزمەت جەنابتان لە نزیکەوە هەتا بکرێ هەمومان گەورەمانە گەورن هەتا بکرێ بە دەرەوەکو جەنابەت فەرمووت بەدەر لە جیاوازی سیاسی و ڕنگ و ئەوانە بەڵام بۆ کۆمەڵی کوردی بۆ کولتوری کوردەواری بۆ خزمەتکردنی ئەو میلەتە هەرچیمان پێ بکرێ بە هەمومان دەستێکی خێر بین ئەوە جێگەی فەخر و شانازێ جەنابیشی دیکێکی لەوانە ئێمە زوو کورسات ڕوو لە جەناب تێنین بۆ مقابلە و شتکیت سوودی هەیە بۆ بنیادی کۆمەلگا دەستت خۆش بێ جەژنت پیرۆز بێ جەژن لە هەمووانە پیرۆز بێ کە گویان لەو بەرنامەی ئێمەیە وابزانام شتی باشیشمان باس کردوانە الحەمدوللا مەمنونم سپاس گەورە قبوڵیکە ئینشاڵڵا بینەمای خێر جەژنی هەموو لا پیرۆز بیاڕی بەخۆشی بێ ئینشاڵڵا ئامین ئامین ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاجی کاروان شارەزای کاروباری ئاین و خێرخوازی هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێستان خۆشەویستان بە ناوی خۆم هاوکاران دووارە جەژنتان پیرۆز بێ لە خێر و خۆشیا بن لە سیلەی ڕەحم بێ بەزنە بن و منیش ئێستا سیلەی ڕەحمم لەگەڵ بێژن و کاروان و جەماعەتەکەم و ئێوەش هەر لە خۆش و لە خۆشی و شادیە بن و بەڵێ کاروان مەحموود چاوتان ماچەکەم و هەر لە خۆشی و شادیا بن و هەر لە جەژن و خۆشیان خواتان لەگەڵ